میوانی ئەمڕۆمان خاتونێکی هۆنەرمەندە، خاتونێکی بەسێلیقە و بەتوانایە. جا ئێمە ئەچینە لای خۆی گفتوگۆ لەگەڵ خۆیە ئەکەین بەفرین چەلەبیانی کە شێوەکارە و لەگەڵیشە خۆشنووسێکی زۆر بەتوانای هەرچەند ئەمڕۆ تەنیا توانێتی تابلۆ هونەریەکانی کە تایبەت بە شێوەکاریە لێرە بیهێنێت و بۆی کە ئێمەش بیبینین. ئەڕۆینە لای خۆی لەگەڵی کە بەیانی باشی لێەکەین. زۆر بەخێر بێی بە فرنگیان سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس خۆشوی سلااو لە ئێوە سلااو لە بینەران پێمان بڵێم کە لە خزمەتاندا ئێمەش خۆشحاڵین. بەفرنگیان پێمان بڵێ لە کێ کۆ دەست کردو بە شێوەکاری خۆشنووسیەکەت کەی تێکەڵ بە ئیشی شێوەکاریە کەس کرد؟ وەڵام من ئەگەر بم هەیە بڵام کەی من هەر لە مناڵێەوە یعنی کە تەمەنم حوت ساڵ بوو هەر وەک شتێکی بڵم بەهرەی نیگارکێشانم هەبوو هەر بنەماڵەیە واین هەمومان هەم خەتاتین و هەم ڕەسام خوشکبراکانیشم هەڵبەت بەڵام لە نێواندا بەس من وەدوی کەوتم و بەردەوام لەسەری ئیشم کردو تا ئێستا ماویتەوە لەسەر بەڵام من لەسەری ماومەتەوە ئەوان ئیدی بەهۆی هەر شتێک بێن بە دویدا نەچوون بەڵام من خولیا و ئاواتم نیگارکێشانە جاری وایە تا سعات 4 و 5 بەیانی خەریکم ئەسان و نازانم کات و سات دەگوزارێت ئەوەندە حەزم لێتی هەمیشە سەرکەوتوو بیت خات بەفرین ئەمڕۆ کارێکمان پێشکەشەکەی وە کارێکی شێوەکاری لە ناو ستۆدیۆ ئەنەخشێنیت باسێکی ئەو کارەمان بۆ بکەیت کارێکی جیاوازەوە لەسەر دەفیش ئەم کارە ئەنەخشێنیت. من هەمیشە کتومە هونەرەکان لەگەڵ یەک زۆر جوانن کاتێ چەند هونەر لەگەڵ یەک تێکەڵ دەکەی بەڕاستی شتێکی زۆر جیاواز نیشانت دەدا. حەزەکە ئەو پالێتە بخەیتە لای خۆتۆ لەسەر ئەڵەکە دایبنی لەوانەیە بۆت ئاسانتر بێت. فەرمۆ. بۆیە من دەفم هەڵبژار بۆی کە تێکەڵاوی هونەرەکە بکەم ئەوەی کە موسیقا لەگەڵ نیگارکێشان تێکەڵ بێت و شێوازێکی ئەو شێوازێکە هەڵیشم بژاردۆ شێوازێکە بینی ڕەئال و سوورە ڕەئال یعنی تێکەڵاوێکە لە هەردووکیان. نەخشەکە ئێستا ئەگەر عزیز کێشی دەفەکە بەرامبەر کامێرای ئێمە بگریت پێمان بڵێ لە چیوە دەست پێکەیت بۆەوەی کە بتوانین نەخشێکی لەم جۆرە دواتر کاری لەسەرکەی؟ ئەمەیە ئەوە ڕسمی وێنەی کچێکەکە لە دەمهەوێت دەوروبەرەکەشی بە قژی تێکەڵاگ لە ڕەنگەکان بێت. ینی ئێمە دەروناسی ڕنگمان هەیە هەر ڕنگ هەر کام لە ڕەنگەکان خۆی معنایەکی خۆی هەیە تۆ هەر ڕەنگێک کە بەکاردێنی خۆی مانایەکی ترت پێدەبەخشێ زادەم هەیە قژەکەی بە شێوازێک لە بۆیەکان لە ڕەنگەکان تێکەڵاوی بکەم بەس خۆی بە شێوازی ڕەئال ئیشی لەسەر دەکەم کە تێکەڵاوێک بێ لە هەردوو. باشە ئەی سەبارەت بەم کارەیان کە پێشتر کێشاوتە ئەوە هاوڕەیەکم هەیە زۆر لام خۆشەویستە هەمیشە حەزی لەیە کە شەوانە کە دەبێتە سەعات 10 و 11 شەو دەڵێ بەفرین با بڕۆینە دەر پیاسەیە بکەین دەڵم دەی باشە زۆر جار دەڵم ئیشم هەیە ناتوانم دەڵێ نا من حەزم لەیە کە لەبەر مانگە شەو بەس لەبەر مانگە شەو دەم هەیە بڕۆم ئەوەم بۆوی کێشاوەتەوە بەس بۆ ئەم بەرنامەش هێناومەتێ دەستەکانە خۆشم ئەوەش مانگە شەو ئیتر ئەکەم بڵە با بڕێنە کاتت پارچێک لە ئاسمانە بۆ کێشاوە بۆ کاتانی کلانێ مانگە شەو نەبێت باشە دەستەکانی خۆش بێت. جا باسی ئەوەت کرد کە لە دەروونناسی ڕەنگەکان قوڵ ئەبیتەوە اینجا ڕەنگەکان هەڵە بژێری دوایە کەواتە ئەبێ بە دووادەچوونیش کردبێت بۆ هونەرەکەت و بۆ شێوەکاری و لە لایەنە جیاوازەکانەوە هەر بە دەروونناسیشەوە. وایە مەسەڵەن تۆ من کە ئەوەم هەڵبژاردۆ ئەو دەفەم هەڵبژاردۆ بە پێی ئەو دەفەوە ڕەنگەکانم هەڵبژاردۆ مەسەڵەن تێکەڵێک بێ لە شادی ئەوەی کە تێکەڵێک بێ لە خۆشیەکان یا ئەو حاڵەتەی کە یەکدانە موسیقی دەف دەتوانێت پێت ببەخشێت ئەو هەیەجان و جۆش و خرۆشە جۆش و خرۆشە. بەڵێ خات و بەفرین کارکردن زیاتر لەسەر چییە با بڵێن پاڵەوانی کارە هونەریەکانی خات و بەفرین چییە یان کێ؟
وڵا من زۆربەی ئیشەکانم لەسەر ژنە من زۆر لەسەر ژن ئیشم کردو چون خۆم هەر ماوەیەکی زۆریشە هەر خوێندنەوەشم هەر لەسەر ژنە بۆیە تابلۆکانیشم من وەک ژنێک زیاتر هەوڵم داوە کە کێشەکانی ژنان نیشان بدەم هەڵبەت لە تەنیشت دوێیەوە ئێمە باس ینی هوەر تێکەڵاوێکە لە جوانی حتا هوەر دەتوانێت هوەری ناشرینیشمان هەیە یانی شتێکی وەکو خوێن کە تۆ دێکێشی لەسەر تابلۆکەت خوێن شتێکی جوان نییە شتێکە کە نیشانی لە غەمە نیشانە لە برینە لە بەڵام تۆ بە هوەر دەتەوێت شتێکی نیشان بدەیت دەتەوێت پەیامێک بگەێنی کاتە هوەرمەند زۆر گرنگە بە شێوازێک کار بکات کە وابێت سرنجی بینەرەکەی بۆ خۆی ڕابکێشێت نەک ئەوەی کە دووری بخاتەوە لە هوەرەکە ببینە لای ئەم تابلۆت کە لە لای ئێمەوەیە لە پشت سەری ئێمەوەیە ئەمە ڕەوەند لەو کاتەوە کە جەنابەت هاتووی سەرسامە بەم تابلۆیە ئاسمانەکەی لە تابلۆکەی ڤانگۆک وەرت گرتووە بەڵام بەشی خوارەوەی شاری سلێمانیە باسی ئەمەمان بۆ بکە ئەوە من خۆم وام هەڵبەت من بەشێک لە ئیشەکانیشم ئیشی کاریکاتۆرە من زۆر جار ئیشی کاریکاتۆریش دەکەم بۆیە کە دەچمە نێو کۆمەلگا دەچمە هەر شوێنێک کە دادەنیشم یەکسەر سرنج دەدەمە شتەکان بۆ ئەوەی کە بتوانم بە شێوازێکی هوەری بیبینم ڕۆژێکی هەر لە شەوێک بوو ڕۆیشتم بۆ پارکی ئازادی لەگەڵ هاوڕێیەکەم کە ڕۆیشتم هەراوە سەیری شاری جوانم کرد گراملینیۆم دوێکتم چ جوانە مەسەڵەن شێوازی سلێمانی زیاتر بەوەیەوە پێناسە دەکرێت ینی بۆیەوە دەتوانی بیناسی بۆیە منیش وتم کە شەو ڕۆیشتینەوە هەروە دەستم کرد بە کێشانەوەی ئەو تابلۆیە چون من خۆم زۆر سەرسامی ئیشەکانی ڤانگۆکم تەنانەت من کە ماڵم لە مەهاباد بوو تەواوی دیوارەکانم شێوازی ڤانگۆک کرد بوو ئەوەم بە گەورەی لەسەر دیوارێکی ئەوەندەی کێشابەوە بەس شێوازی ئەسلەکەی کاتە لە دایکبووی مەهاباتیشیت بەڵێ من خۆم هەر لە خەڵکی مەهابادم بە 3 ساڵە دانیشتووی سلێمانیم قات و بەفرین باسێک لە تابلۆکانی دیکە بکەین پێش پرۆگرام باست لەوە کرد کە دوو لەم تابلۆیانی کە لێرە نمایشت کردووە لەسەر داواکاری کەسێک دروستی کردو و فرۆشراویشە بەڵێ ئەگەر باسێکی ئەو دوو تابلۆمە وڵا ئەوە ئەمەیان ئیبەرەزێکە قەرار بوو دوی نێوی دەمێ بەس بەهۆی ئەم بەرنامەوە کەمێک تەخیرم کرد من زۆربەی ئیشەکانم بە شێوەی ئۆنلاینە ینی لەسەر داواکاری خەڵک ئیش دەکەم هەڵبەت داواکاریەکانی من لە تەریق پیجەکەمەوەیە لە فەیسبوک و ئینستاگرام بە نێوی بەفرین ئارت من زۆربەی ئیشەکانم هەر لەوێ وەردەگرم وەڵا زۆر باشیش بۆ تا ئێستا بۆ من وەک داهاتێکی مادی بۆ من باش بووە خۆی ئەوەی هەڵبژاردووە کە بۆی بکێشید یان لەسەر خواستی خۆت بووە وەڵا خۆی هەڵی بژاردووە هەڵبەت من زۆربەی ئەوەن دەڵەمش زیاتری ئیشەکان مەسەڵەن هەیە کابرا دەڵێ من ڕسمی ماڵەکەی دیزایانی ماڵەکەیم بۆ دەنێرێت دەڵێ لەسەر ئەو دیزاینە چ شتێک جوانە بۆم دروستکە چەند دەڵە من شەوەی ئابسترێکتم پێ جوانە ئیوە دەڵێ ڕەئال بێت یا کوبیسم بێ یا هەر شتێکی خۆت کامیانە پێخۆشە داواکاری ئەوان بێیان خۆت ئەوە هەڵبژێری کە چیە هەمیشە شتێکی کە لەسەر خواستی خۆت بێ خۆشترە دەستت ئاواڵەترە بەس کە کەسێک داوای کرد کەمێ چزانم وەکو دیکە دەستت ئاواڵەترە لانە لە حەزی خۆتەوە زۆر نزیک نەبێت وایە لانێ داواکاریەکەی ئەو لە حەزی خۆتەوە زۆر نزیک نەبێت بازە شتێک بووە من کێشاومەتەوە ئەسڵان حەزم لێ نەبووە لەسەر پێیجەکەشم بڵاوم نەکردێتەوە تا ئەو حەدە لە کۆتاییە چۆن دەرچوە بۆ نمونە خۆت هەستە بەوە کردبێت ئەگەر شتێک بە حەزی خۆت بێ زۆر زیاتر بەدڵ و دایەن لانەیە کاتی بۆ دابنێت بەڵام ئەمە لانێ هەر چەند جوانیش بێ خۆت هەر لە کۆتاییە
زۆر بەدڵت نەبێ وڵا بۆ بەدڵ نەک بۆ شێوازە مەسەلەن تۆ هەوڵ دەدەی کە کولەن شتێکی جوان دروستکەیت بەڵام زۆر جار هەیە مەسەلەن شتێک هەیە شعرێک هەیە بۆ نمونە یا شتێکە کە دەڵە بۆم بنووسە تۆ ئەوە باوەڕی تۆ نێت تێدەگەی مەسە ئەو شتە ناگەڕێتەوە سەر باوەڕی تۆ لەوانەیە زۆر جوانیش دەبێت بەڵام لە کۆتاییە داواکاری ئەوە ئەبێ بیکەیت وەری دەگرم ئەرە وەڵاوەکو ڕێزێک من ڕێزم هەیە بۆ هەموو بیر و بڕواایەک ئیدی هەر کەسێکیش بە دڵی خۆی کە داوای شتێکم لێ دەکا من بۆی دروست دەکەم و کێشەم نیە بەس ئیدیەوە خۆمم کە سەرەت لە کۆتاییدا بڕیار دەدەم کە خۆم بە چیەوە بناسێنم لە پەیجەکەم بەگشتی داواکاری خەڵک چۆنە بەگشتی حەزی خەڵک ئەوانەی کە داوات لە یەکەن تابلۆیان بۆ کێشی چۆنە بۆ تابلۆکان وەڵا چۆنە خەڵک حەزی ئێستا بەم جۆرە تابلۆیانە هەیە کە لە ماڵەکەی خۆیان هەڵی بواسێ وەک لەوەی کە تابلۆیەکی دیکە بێنێت هەڵی بواسێت بەڵێ ئێستا زۆر باشە خەڵک ئێستا گەیشتۆتەوە قەناعەتەی کە لە جاتیەوەی کە پارە بدا بە شتێکی کە تەب ئەکراوە کە هیچ هوەرێکی تێدانێ هەمووشی دزیە یان تۆ لە سایتێکی دەچی تەبئی دەکەیت و دەیفرۆشیت واتە توێن بڵێ خوازی سال لەسەر ئەم جۆرە تابلۆیانە زۆرە بەڵێ شتێکە ئیشی دەست بێ زۆر باشە دواتریش خەڵک ئێستا کەمتر حەزان لە ئیشی ڕێئالە زیاتر حەزان لە ئیشی تێکەڵاوێکە یانیشی ئیشی ئابسترێکتیان زیاتر پێخۆشە بەڵام من لەسەر پێیجەکەم زۆریش هەیە کە خەڵک داوای ڕسمێک دەکات لە ڕسمی خۆشەویستەکانیان ئێستا ئەمڕۆ تابلۆکەشم هێنەوە بەس بەهۆی بازە یاسایەک هەیە زۆر کەس حەز ناکە کە ڕسمی خۆشەویستەکانی بڵاو بێتەوە بۆیە نەمهێنا سەر ئێرەش قینە کاتە ئەگەر کەسێک داوات لێ بکە بوو منە بڵێ ئەم وێنەیەم هەیە ئەم فۆتۆیم هەیە بۆم بکێشە ئەی کێشیتەوە وایە بەڵێ باشە چەنی پێچە کاتەکەی خاتوو بەفرین وەڵا بۆ کاتەکەی من کولەن زۆر سەریعم بەس جاری وایە داواکاریەکان دێنە سەریەک بۆیە لەوانەیە کەسەکان هەفتەیەک تەخیر بن دەنا بۆ سەریع بوونەکەی سەریعم دەتوانم زوو بە چی کار ئەەکەیت؟ من بە چەند شێواز کار دەکەم یەکەم شێواز کە ماوەیەکی زۆرە خەریکم ئیشی لەسەر دەکەم بەهۆی ئەوەی کە ئیشەکان لەسەر داواکارین و خەڵک زۆریان پەلەیان هەیە بە خەڵوز دەیکەم خەڵوز شێوازێکە جۆرێک لە جۆرێکی نوێیە لە زەیتی هیچ فەرقێکی نییە بەس زۆر زوو ئیشک دەبێتەوە ئێستا کە من خەریکم دەیکێشمەوە ئەویان ئیشک بووەتەوە بەس ئەمە بە خەڵوزە ئەمەیان ئەکرلیکە بۆی ئەکرلیکە بەس ئێستا ئەمەیان ئەگەر زەیتی بە هەرویشک نەدەبووە تا یەک هەفتە زیاتریش باشە خەڵوزەکە زوو کەواتە وشکە بێتەوە بەڵێ خەڵوزنا ئەکرلیک خەڵوز هەرو کاتێک کە بەکاری دێنی دی هەروە قەڵەمی وایە وەک میداد دی هەرە و دەخە بەس کەمێ دەست و شتت ڕەش دەکا نابێت دەست لە ڕوویەکەی بدەی لە خەڵوزدا زیاتر خەڵوز بۆ پۆرترە بەکار دەبردرێت یعنی کەسانێک هەن دەڵێن حەزمان لە ئیشێکی ڕێئالە بەس ئەکرێلێکی ژوایە هەر یەک دانە ئەوەندەی لە شتێکی کەوێ هەرگیز پاک نابێتەوە بە تایبەت لەسەر جلوشت ئەی هاوار ئاگاو لە جلەکانی خۆت بێ ئەمڕۆکە لە ئێمە منجلم نەماوە بێ بۆیە بێت چون زۆر جاریش هەر لە دەرەوە ئیش دەکەم چون من جودا لەوەی کە خۆم ئیش دەکەم لە دوو گەلەریش ئیش دەکەم لە نێو بازار ئیدی زۆر جار هەیە کە ئەو شتانێکە دەی بەمێ هەمیشە بە بۆیەکانەوە نیشانێکی بەسەرمێنێتەوە خاتوو بەفرین نرخی ئەم تابلۆیانە ئەوەندە زۆر نییە کە کەسێک حەز بە نمایشکردنی ئەم تابلۆی بکە لە ماڵەکەی خۆیان لە شوێنی کارکردنیان بەڵام نەتوانێت
داواکاری بکات و بکرێت؟ وڵا هەیە ئیوایە نرخ دادەنێ بۆ هوەر خب ئەوە لەگەڵ کەسێکی کە بۆی مهم نییە مەسا من کەسی وا بۆ کتێتی من ئەوەندە پارێ بۆ دەدەم دەچم تەبعی دەکەم و بە 20,000 بە 30,000 بەس ئیدی ئیواشە دەڵێنا من شتەکەم بە جوانی تەحویلدا پارە بۆ هوەر من خەرج دەکەم شتێکی کە قەرارە ماڵەکەمی پێبڕازێنمەوە و بێتە سمبۆلێکی ماڵی من تابلۆ زۆر مهمە لە نێو ماڵدا تو تابلۆکی من کە دەڕۆمە ماڵێکی بۆی کە کەسەکان بناسم یەکەم دەچم سەیری کتێبخانەکەیان دەکەم یەکەمیش ئەو تاوڵانەی کە هەڵی داوەسن بۆ دوو شێوازە دەتوانی زۆر جوان خەڵک بناسی ینی پێناسەی من بۆ خەڵک ئەو دوانێ باش ئێستا مادام بەو شێوەیە ئایا ئەگەر کەسێک داوای تابلۆیەکت لێ بکە خۆی فۆتۆی نەبێ بەڵام بڵێ ئەمە دیزایانی ماڵەکەی منە بەپێی ئەو خوێندنەوەت بۆ کەسەکە تا چەند بە وریاییەوە ڕەنگەکان بەکارەهێنیت؟ زۆر وا هەبووە ینی من هەفتەی پێشوش خاتونێک لە هەولێر کوتی من ماڵەکەی دیزایانی ماڵەکەی بۆ ناردم کوتی شتێکی ئاوەیە بەس من هەموو شتێکم لێ پرسی وای کە بیر و بڕوای چۆنە باوەڕی بەچی هەیە حەز دەکا کە چی لەسەر تابلۆکەی نەمایش بکرێت خەڵک چۆن بیبینن تابلۆکەی دی کۆمەڵە زانیاری وەردەگری لە کۆتاییدا شتێکی دروست دەکەیت تۆ مەسا من خۆم چون ئیشی گرافیک دیزاینیش دەکەم شێوازێکی وا لەسەر فتۆشاپ بۆی دروست دەکەم دەڵم بۆ شێوازە دەم هەیە بۆ دروستکەم تۆ بە دڵتا بەڵێواتە نمونەیەکیان ئەیتێ پێشتر نمونەیەکی چەند نمونەی بۆ دەنێرم دەڵم من خۆم ئەو جورەی کە تۆ باست لێ کرد و ئەو شتانێک کە تۆ حەزت لێتی شتێکی ئاوە جوانە بۆی و تا ئێستاش نەبوو کە کەسەکان بڵێن نا چون من زۆر بەوردی لەسەر شتەکان دەڕۆم باش ئەو وێنەیەمان کە ئێستا خەریکیت گەشتۆ بەچی وڵا ئێستا بەس ئیشی قژەکانی ماوە کەمێکی هەڵبەت لێرە کەمێکیش بە پەلە ئیش دەکەم دەڵام کاتی بەرنامەکەتان کەمە دەستەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ جا باسی ئەوەت کرد بۆ نمونە هەرە و تابلۆی کچە بالێریەنە زۆر خواست لە سەرەتی کامێک لە شێوازەکان کامێک لە نەخشەکان لانێ زیاتر لە لای خۆمان ببینیت کە خواستی لەسرە بۆ نمونە کەسی وایە حەزی لە سەوەتەیەک یان لە قاپێکی میوە هەیە حەزی لە دارستان و سروشتە کامێک لە شێوازەکان یان فۆرمەکان زیاتر خواستیان لەسەر لای خۆمان؟ وەڵا من زیاتر کە ئیش دەکەم ئیشی پۆرترەیە ینی زۆر داواکاری پۆرترەم هەیە ینی کەسێک هەیە خۆشەویستێکی لە دەستداوە یا بۆ خۆشەویستەکەی دەیەوێت سورپرایز بکات و پێم دەڵا بۆی بکێشمەوە دەنا بە ئەم زیاتر ئابسترێک کار دەکە داواکاری هەیە ینی شێوازێک لە شتێکی واقعی بەستۆ بە شێوازی خۆت دەینەخشێنی ینی تۆ سەیری ئەمە دەکەی ئەم تابلۆیە کۆمەڵێ ساختمانن لە لای چەمێکی بەڵام بە شێوازی خۆت دەینەخشێنی شتەکە واقعیە بەڵام تێکەڵێکە لە تۆزە خەیاڵی شتەکە کردووە بەڵێ قات و بەفرین ڕەنگێکی دیاریکراو هەیە کە تۆ زیاتر حەز بە بەکارهێنانی بکەیت و ڕنگدانەوە هەیە لەسەر تابلۆکانت یان نەخێر حەز بە هەموو ڕەنگەکانەکەیت و حەز بە تێکەڵکردنی ڕەنگەکانەکەیت؟ من زۆر حەزم لە تێکەڵکردنی ڕەنگە و وانیە کە بڵام بەس حەزم لەو ڕەنگەیە من لە ئیشی دیزاینەکەشمدا من ماوەیەکی زۆر لە مەتبع ئیشم دەکرد مثلا بۆ بیزنس کارت و شت کە داواکاریان دەکرد من هەموو ڕەنگێکم بەکاردێنا بەس خەڵک زیاتر حەزی لە گۆڵد و ڕەش و سیلڤەر و توزانم ئەو ڕەنگانەیە ڕێکخستنی ئاسانترە ئەمانە چۆن ڕێکخستنی لەگەڵ کەلوپەری ناوماڵە ئاسانترە یان لەبەر چییە؟ وڵا حەزیان لەوەیە بەس من ئەسڵەن لەگەڵ وەی نیم
خۆت زیاتر ئەگەر بەدەست ئەوەی کە خۆت ڕەنگەکان حەزفکەی و بیکەیتە چەند ڕەنگی چەند مەسەڵ ڕەنگی مردوو من دووبارە. پێم لە ڕەنگێکی وەکو گۆڵد و ڕەش و ئەوانە لەگەڵ یەک حاڵەتێکی مردووی بە من دەدات. ئەگە بەدەست خۆت بێت کامێک لە ڕەنگەکان زیاتر بەکارەهێنێ؟ ئەگە بەدەست خۆم بێت بەنەوشم زۆر حەز لەیە. بەنەوش خۆی نیشانێکە لە خۆباوەڕی ئەوەی کە باوەڕت بە خۆت بێ. دوایە سوور حەزم لە سوورە. سوور معنایەکی ژیانت پێدا جۆش و خرۆژ ینی هەست و سۆزێکی تایبەت. بەڵێ خات و بەفرین وەکو پێشانگا تا چەند بەشداربوونت هەیە لە پێشانگا یان با بڵێن پێشانگای تایبەت بەخۆتت کردوێتەوە؟ وەڵا من لە ئێران لە ڕۆژهەڵات پێشانگام کردوێتەوە بەس لێرە نا بەداخەوە لێرە نەم کردوێتەوە بەس بە هیوام لەگەڵ چەند کەس کە ئەوانیش نیگارکێشن قسەم کردووە بە هیوام کە لەگەڵان پێشانگامان هەبێت. ئیشەڵڵا کە بەو شابێ. بارودۆخی ماڵەکە چۆنە؟ ئێستا هەر ئەو دیمەنە بچووکە کە لەلاتەوەیە ناچاریت ئەمە داناوە ئەم لێرەوە ئەخەیتە ئەولاوە ماڵەکە چۆنە؟ من زۆر جار هەیە کە میوانیشم دێ دەڵام دەی باشە خۆتان لە خۆتان پەزیرای بکەم بە خەریکی تا بڵۆم خۆیان خزمەتی خۆیان کەم بێن ماڵەکەم یەکسەرە کە خەڵک دێن جا ئێستا زۆریان فرۆشران لە ماوەیەدا دەنا هەر کەس کە دێتە ماڵە من دەڵێت سەرەتاوە هەست دەکەین هاتوین بۆ پێشانگای وەکو گەلەریە گوایە وەکو گەلەریە گوایە. بەڵام ئێستانا ئێستا چون ماوەیەکە لەسەر تەڵەب ئیش دەکەم کاتم نەبووە کە زۆر بۆ خۆم ئیش بکەم. زیاتری ئیشەکانم بۆ خەڵک بووە. باشە باسی ئەوەت کرد جاری وا هەیە تا 3 و 4 نیوە شەو بە دیار تابلوێ کۆدانیشیت خەیاڵت ئەڕوا ئاگاشت لە کات نامێنێتەوە وایە لەم کاتانە هەرچەند کە وتت کە دەستت خێرایە زیاتر خۆت بە وردەکاریەکانەوە سەر قاڵەکەی یانوا هەیە بۆ نمونە لەم کاتانای داهێنانی زیاتر ئەهێنیتە ناو ئیشەکەتەوە؟ من حەزم لە بێدەنگیە. من بەڕعکسی هەموو کەس کە لە تەنیایی ڕادەکەن من هیوایەتم تەنیایە. ینی ئەوەندەم پێخۆشە کاتێک کە هیچ مەسەلا هەر ئەوەی کە هەستەکەم کە هەموو کەس خەوتووە زیاتر حەزم لێیەکە باشە وەکوی کە تەنیایی هەڵەبژێریت حەزت بە هیچ دەنگێک نییە لە ماڵەکەیە بۆ منە گوێ لە گۆرانیەک بگری گوێ لە مۆسیقایەک بگری لە کاتی کارکردنە؟ با موسیقا من بێ موسیقا هەر ناتوانم هیچ بکەم. موسیقایەک دەبێ بیخەمە سەر دەنگی ئاخر جا ئەو کات خۆم ئیشی لەسەر بکەم. کاتە ئەمە نەش تەنیا نییە ماڵەکە دەنگێکی بەرزی مۆسیقا و وایە؟ مۆڵا من خۆم زۆر ئەوانی لەگەڵیشم بوونە یا لەگەڵم دەژین پێی ڕاهاتوون کاریان پێم نییە دەڵە نابەفرینە لێگەڕن زۆر باشە خەریکی تابلۆیە. باشە پێمان بڵێ بەفرینگیان باسی ئەوەت کرد کە لە ئێستادا بە خۆشحاڵی و خواستێکی زۆر لەسەر تابلۆکانت هەیە و هەیە کە تۆ وەکو خۆت وەکو بەفرینتوانی بێتت متمانەیەک دروست بکەیت کە ئەگەر کەسێک هاتە لای تۆ داوای تابلۆیەکی کرد ئیتر ئەمە نەڵێ بۆ نمونە ئەو خۆ ئەمە لە دەرەوە هەیە بەم نرخە تۆ بۆ بەم نرخە زۆرە توانیتە ئەو متمانەیە دروست بکەیت ئەمە ئیشەکە تۆ خۆت خەریکی بەدەست و پەنجەی خۆت ئەی نەخشێنیت هونەرمەندێکی کورد کێشاوێتی کاتە حەقی خۆشێتی کە ڕێزی لێ بگیرێت؟ وەڵا من بەڵێ زۆر کەسیش هەیە هەر ئێستاش مەسەلەن بە من ڕۆژانە لە فەیسبوکەکەم هەڵبەت لە ئینستاگرامەکەم زۆر کەمتر لە فەیسبوکەکەم خەڵک زۆر نامەی سیر و سەمەر دەنەرجاری وای هەر وەک پێکەنینێ خۆم سەرخاڵان دەبم سا ئیوایە دێ دەڵێت دەکرێت تابلۆیەکم بۆ بکێشی بە دیاری یان دەڵە من مەعاشم بۆ نەهاتەوە دەکرێت هەروە بۆم بکێشیتەوە یاشتی وە متڵانێ زیاتر حەزی خۆیان وت بێت لەگەڵ هەڵبەت من زۆر جاریش بۆ نامەی زۆر ناخۆشم بۆ هاتووە
ماوەیەک لەوەی پێش چەند کەس هێرشیان کردبوو کە ئیشەکەی تۆ حرام و نابێ و ئیشانە بکەیت بۆی زۆریشیانم بلا کرد بەڵام نزیکەی زیاتر لە دەبار ئەو شتا دووبارە بووە کە تۆ نابێ و ئیشە بکەیت و نازام لە دنیای دی دەبێن ڕۆح بنیت گرنگ بەردەوامی بیرکردنەوەی خۆتە من بە هیچ شتێکی ناوەستم هەر ئەمن باوەشم بۆ قسانیان نەبووە هەرگیز بەس وەک شتێکی بڵم هێرشێک هەر هەبووە مەسا هێرش هەر هەیە من کەسانێک دەناسم مەسا من کەسێک لێرە هەیە کچێکە کە سەیری چەندانە لە ئیشەکانیم کرد کەسێکی بەتوانای یاین دەتوانێت بەڕاستی داهێنانی زۆر جوانیشی هەبێ بەس دەیکوت لە ماڵەوە ئیجازەم پێ نادەن دەڵێن کە ئەم ئیشە حرامە نابێت بیکەیت و ئەوانە بەس هوەر لە هوەر جوانتر چی دەتوانێت هەبێت لەسەر ئەم لە بەرامبەرە کۆمنتەکان کە هانت ئەدەن چۆنن ئەوانە بۆ نمونە چۆن باسی هوەرەکەتەکەن ئەوەی هاندانی زیاتر بێ هەرەوە بێکوبان کامێک لە کۆمنتەکان واد لێ کات زیاتر دەست بە جۆش و خڕۆشە کا زیاتر هانت ئەدا بەردەوام بیت من سەرەتا بنە ماڵام خوالێت بەتایبەت باوکم حتا تەلێفۆنم بۆ دەکا لە مابادەوە دەڵێ جاری پێم بڵێ تاوڵێ تازە خەریکی چیت بۆیە من هەر بە بۆنەی باوکیشم بە هەرگیز واز نایەنم لەم هوەرە چون باوکم زۆر پشتگیری کردم بۆ ئەمە براکانم خوشکەکانم هەر ئەوانیش چەمان درێژ من و بمێنن بۆ یەک خات و بەفرین ئەو ڕنگ و بۆیە و پێداویستیانی کە تۆ لە تابلۆکانە بەکاری هێنی دەستکەوتنی هەریەک لەم شتانە ئاسانە و هەریەک لەم شتانە دەسەکەون لێرە مەبەست ئەم شتانی کە بەکاری هێنی بەڵێ بە کوالێتیکی باش بێگومان وڵا نا من ئەو شێواز ئەو جۆرێکە لە مەهاباد شتەکان لە بەردەستم بوون لێرەوانە بەداخەوە لێرە مەسەلەن تۆ هەر بۆ قیاسی تابلۆکان لە ئێران تۆ هیچ شتێک نییە کە ناچاربی تۆ بە سعرێکی زۆر دانێ لەو حەبکڕی بەس لێرە نە قیاسەکان هەموو هەیە قیاسەکان زۆربیان دەبێت بۆ دروستکەن بەس لە ئێران وانێ لە ئێران تۆ هەر قیاسێکی بت هەیە هەر قیاسێکی بت هەیە دوایە ئەو کەرستانی کە بەکاری دەبێ خۆ لەوێ هەرزانترە تا ئێرە فێرخوازت هەیە؟ فێرخوازم هەبوو ماوەیەک لێرەش بەس بەداخەوە شۆنم نەبوو بەهۆی ماوەیەکە لە کافەدا دەنیشتم فێرم دەکردم بەس دوایان نەدەکرابووەمەوە هاتوو چوویە زۆر سەخت بوو بەڵێ تابلۆکەمان گەشتۆ بە چی ئەوەی دەفەکە هاتوو بەفرین لە کۆتایی نزیک بووتەوە بەس با من دەست بکەم بە ئابسترێکتەکەی با من هاوکاریەکت بکەم دەستخۆش باسی ئەوەمان بۆکەی بە تەمای چی ئێستا دەمهەوێ خۆی کچەکەم کێشاوە خۆی کچەکە شێواز ستایلەکەی جوورێکە کە دەڵێ وەک شێوازێکی خەریکە شێوازێکی مەستی لە ناو موسیقادا لە ناو ڕەنگەکاندا با بڕۆین فەرموو دەستەکان زۆر جوان دەرچووە زۆر دەست خۆش ئێستا ئەمە چی ماوە خات و بەفرین ئەوە ئێستا قژەکانی ماوە باشە وەکو کات ئەتوانین بزانین چەند کاتی ماوە بۆ کات لەوانەیە دەقەیەکی باشە کاتە حەز ئەکەی بە کورتی پێمان بڵێ قژەکان هەمان ڕەنگی ڕوخسارەکە ئەو ڕەنگانی کەتیا بەکارت هێنا یان بۆ منە ڕەنگی جیاواز ئێستا من باز لە خۆن سابوون دەکەم ینی ئەو ڕەنگانی جۆکەرن نەسگەر من نەساردن ئەمە بۆ ئەوەیە بەس ئێستا دەمهەیە تێکەڵاوێک بێ ئەم تەکنیکانە کە ئەبینیت حەزل لە هوەرە بێت ئەوەی کە دەستە ئازادا بە دڵی خۆ تەتوانی فڵچە بهێنیت و بیبێ زۆر
تا چەند حەزت هەیە بۆ حەزم بۆی هەیە بەسە شێوەکاری؟ چۆن سەیر یەکەم ئەگەر من بیکەم بەڕاستی ئەم ناوە هەمووی تێنێ بەس خەمی ئەوە تا خەینە سفرێتی گەورە بۆ ڕاخێن ئەوەی هەڵبەت ئابسترێت زۆر زوو دەشۆردرێتەوە بەڕعکسەوەی کە کتم لەسەر جل ناشۆرێتەوە بەس لەسەر زەوی زۆر باسایی دەشۆردرێت. ئاها باشە. ئێستا من قژەکانیەتی ئەمە قژێتی وایە بەڵێ ئەوە ئێستا ئەوە ناوێرم زۆر دەستیشم بڵاوکەم ئێستا ستەدیەکە دایناوی دەڵاتە ژێر ڕنگ. سپاس کە خەمی هاوکارانی ئێمەشتا ئەوەنەی کە ڕێگریت لێ ناکات ئاگات لە ئەوانە ئەوەش هەروەکو ئەکریلیکەکە وش بوونەوەی یاسانە ئەوە هەر ئەکریلیکە هەر ئەکریلیکە بەڵێ هەر ئەکریلیکە بەس تێکەڵاوی زەیت بۆیەمان هەیە کە بە زەیت تێکەڵ دەکرێت ئەکریلیک بە ئاو تێکەڵ دەکرێت ئێستاوە ئاوی لەسرە ئەمە وتە ڕۆژێکی پێچێت تقریبا نوشکێتەوە وایە ڕۆژێک نا ئەمە دەدەقا چارەیە ئەکاتە کۆتاییەکەی بەڵێ مەجای ئەوەی هەیە ئەگەر هەڵەیەک هەبێت یان بەدڵت نەبێت چاکردنەوەی گۆڕانکاری بەس دەتوانانی لەسەروەی دووبارە بیکێشەوە من زۆر جار بۆ تابلۆ کێشاومەتەوە حەزم لێ نەبووە بەس دواتر دووبارە لەسەری کێشاومەتەوە ئێستا کە ئەوم بەدڵ نەبێت دەتوانم دووبارە لەسەری هەمووی بکێشمەوە هەر ئەوانش گرفتێکی نییە وەکو تازەکردنەوەی ئەم تابلۆیانە خات و بەفرین دوای ماوەیەک دوای ساڵێک با بڵین ئەگەر گۆڕانکاریەکەت بوێت تایە بکەیت ئاسان ئەم گۆڕانکاریە تایە بکرێت ئەرێ ئاسانە هیچ فەرقێکی نییە ئەوەی کە تۆ دوای نیو ساعت گۆڕانکاری لەگەڵ لەسەر بکەیت تا ساعتێک تا یەک ساڵیش باشە بۆ ئەوەی کە ڕەنگەکان تێک نەچێت تەکنیکێکی تایبەت هەیە یان سپرایەک ئێوە خۆتانیان بۆ یەک بێت وە بۆ نمونە سیاسی بمێنێتەوە سپرای تایبەت هەیە کە من بۆ ئیشەکان زۆر بەکاری دێنم هەڵبەت زۆر ئاسانە لی دەدەی خۆی ئەو کەسش کە تابلۆی هەیە خۆی دەتوانێت دوای ساڵێکی دووبارەی کاتەوە بۆی کە تێک نەچێت چون ئەوە هەڵبەت تێک ناچێت تۆ سەیری ئەم تابلۆیانە کە لە 100 ساڵەوەی پێش ئێستا ماون خۆ ئەو کوالیتی ئەو بۆیانەی کە ئێستا هەیە زۆر زیاتریشە باشە وەکو ڕەنگی وەکو خۆی مێنێتەوە ئەم تابلۆیە چەند ڕۆژێکە کێشراوە دوای ساڵێکی تریش بە هەمان شێوەیە بەڵە دوای 10 ساڵی دیکە شەر باشە تۆ بۆ هەموو تابلۆکانت ئەو سپرایە بەکارهێنی کە باست لێوە کرد بۆ پاراستنی ڕەنگەکان من بۆ هەموو تابلۆکانم بەکاری دێنم بەس هەیە کەسی وایە بۆی کە ئیشەکەی لە خۆشەویستە حەز دەکات زیاتر بمێنێتەوە زیاتر ئیشی لەسەر دەکات بەڵێ بێت ئەم دیمەنانە لە ماڵی تا زۆر ڕووبەوایە پەمە بەدار دیوار هەمووی حجلەکانت باست کرد کە هەمووی پەڵەی بەرکەوتووە ئێستا ئەیبینین هەندێک بۆ نمونە تابلۆ لەو حەکەکان واسەکەدانان ڕەنگەکان بەسەریا ئەجۆڵیانان ڕنگ بەدڵی خۆی دێت ئەڕوا لە کۆتایە ئەوا بێ بەیشەکە لەو ئیشانش ئەکەیت ئێستا بە حکمەوەی کە نمونەیەکی بچووک لێرە هەبوو بەڵێ من هەموو ئیشەکان هەموو شێوازەکانی دەکەم بەڵێ خات و بەفرینۆکو کێشانی تابلۆ لەسەر دیوار با بڵین جیاوازی لەگەڵ ئەم تابلۆی کە لای ئێمەیە و جیاوازی لە کارکردن و قورسی کارکردنی لەسەر دیوار هیچ فەرقێکی نییە بۆ هیچ جیاوازێکی نییە بەڵام کاتی ڕەنگە زیاتر بوێت ئەگەر دیوارێک بەس بۆیە زیاتر دەنا کاتی نیە کاتەکەی هەرە شێوازە بەس ئەرێ مەسا ئەندازەکەی هەیە ئیوە گەورە هەڵدەبژێرەی کارکردنە زۆرە لەسەر دیواریان داواکاری هەبێت لەوەی کە لەسەر دیوار وێنەیەکان بۆ بکێشیت بەڵە ئەسخەزا ئەماوەیە کەس بەرادەرێکمان لە کەلار قەرار بوو بڕۆم بۆ لایەن و ئۆفیسەکەیان بەڵێ بۆ ڕەنکەم من کارم نییە ئێرە زۆر پیزینا دەستەکانە خۆش بێ کارکردنت زیاتر کە داواکاری لەیەک لەسەر دیوار وێنەیەکان بۆ بکێشیت لە بۆ ماڵە یان بۆ ئۆفیس و شوێنی کارکردنە وەڵا زۆر بۆ ماڵیشە بۆ ئۆفیسیشە ئەماوەیە لە ئەو شوێنەش شوێنی ئەو ئەسپ سوارەکان ئەسپێکیشم لەوێ کێشاوە ینی
تایبەت نییە بە شوێنێکی جیاواز بەڵام بەس بۆ ئەوەیە دەتوانێت بۆ هەموو جەیەکی بێ ینی بۆ هەموو شوێنێک دەتوانن داواکاریان هەبێت. باشە وەکو خۆت لەگەڵ کاری بچووکە زیاتر حەزت هەیە بۆ یان گەورە بۆ نمونە گەورە ئەسپەی بەسەر دیوارە گەورە تا گەورەتر بە من حەزم زیاتر لێتی وردەکاری زۆر زیاتر گەورەتر بوو دەستت ئاواڵەترە دەزانی دەستت ئاواڵەترە بۆ ئەوەی کە ئیشە کاری لەسەر بکەیت کە تابلۆ بچووک بوو باش تۆزێ کارکردن لەسەری سەختە. باش ئێستا پێمان بڵێ چەندێکی ماوە تابلۆکەت 2 ڕەنگی تری تێکەڵ دەکەم و تەواو.